مالا دا زعبدالا خودی روزی ببینیم سه جلسه دنگی گل دنگی هر چهار پرچه کردستان ئەم کاتتان باش بیسەرانی هێژار لە ناوەندی هەواڵەکانی ڕادیۆ دەنگی گەل با یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ هەینی سیانزەی ئەیلولی 2024تان پێشکەش دەکەم. ژن بنگێ ژیانەیە بژی بەرخۆدانە ژن ژیان ئازادی ئازادیان ژنێ جواکی ئازاد بکە. هەبگرتنا ژنان ئەمێ هێشمەندیە دەسەڵاتدار تێک ببن. بەرخەدان ژن ژیان ئازادی هیویدە هەموو ژنێ جیهانن. دروشما ژن ژیانە ئازادی وێ ببە دەنگی هەموو ژنان. تێکۆشینە ژن ژیان ئازادی بوو تێکۆشینێکە جیهانی. لە بەرلین لە چوارچێوەی هەڵمەتی ئازادی بۆ ڕێبەراپۆ چارەسەری بۆ پرسی کورد نەیەک ساز دەکرێت. گەنجان بانگەوازی بەشداریەکەیان کرد و جەختیان کردەوە هەرگیز گۆشەگیری سەر ڕێبەری گەلی کورد قبول ناکەن. گەنجان ڕایانگەیان لا پێناو ئازادی جەستەی ڕێبەر ئۆجەلان ڕێپێوانی درێژمەودا ئەنجام دەدەن و وتیان وەک گەنجان لە بەرلینەوە ئێمە بۆ ڕێپێوانی درێژمەودا ئامادەین. ئایا گەنجانی کورد ئیش ئامادەن؟ ڕاگەیاندراوەکەی گەنجان بە دروشمی گەنجان فیدایی ڕێبەراپۆن و ئازادی بۆ ئۆجەلان ئازادی بۆ کوردستان کۆتایی پێهاتووە. با پێشنگایەتی ئەنجومەنی ژنانی زنوبیا با سەدان کەس لە دانیشتوانی شاری ڕەقال لە دژی ئەشکەنجەی سەر ڕێبەری گەلی کورد عەبدەڵڵا ئۆجەلان ڕێپێوانێکی جەماوەری ئەنجامدرا. هەروەها نوێنەرانی خۆبەڕێوەبەری دیموکراتیکی کانتۆنی ڕەقە و لایەنە سیاسیەکان بەشداری ڕێپێوانەکە بوون. هەر لە ڕێپێوانەکەدا بۆ سینا عەبدۆ ئاماژەی بەوەدا کە پارادایمی سەرۆک ئاپۆ بۆ شەڕ و کێشەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جیهان چارەسەریە و جەختی کردەوە دەوڵەتی داگیرکەری تورک هەرچێک بکات دیسان ناتوانێت بیرۆکەی ئازادی لا گەلی ئازادی خواز جێ بکاتەوە. ڕێبەرایەتی پرۆژەی نەتەوەی دیموکراتیک پرەنسیپەکانی یەکڕێزی گەلان یەکسانی و دادپەروەری پێشکەش دەکات و باسایەی بیرۆکەی سەرۆک ئاپۆوە ژنان مافەکانی خۆیان ناسیەوە و لە هەموو بوارەکاندا ڕۆڵ دەگێڕن. بۆیە دەبێت هەموو ژنانی جیهان بۆ ئازادی جەستەی ڕێبەری گەلی کورد یەک بگرن و تا ئازادی جەستەی بەڕێزیان بەردەوام بن لە تێکۆشان. لە کۆتایی ڕێپێوانەکەدا دایکی شەهید خەلەف ئەلبوش عەتاب ئەلکۆڕی شیعرێکی لەسەر ڕێبەری گەلی کورد پێشکەش کرد. سەرچاوە هەرێمیەکان ڕایانگەیان چەتەکانی پۆلیسی سەربازی و ئەندامانی میتی دەوڵەتی داگیرکەری تورک لە گوندی حەمامی سەر بە شاری جندریسی عەفرین هاوڵاتێکی دیکەیان بە ناوی وەلید موحەممەد مامۆ ڕفاندووە و هەتا ئێستا چارەنووسی نادیارە. هەر لەم مژارەدا سنتەری دۆکیومنتکردنی پێشلکاریەکان بڵاوی کردوتەوە دەوڵەتی تورک لە ماوەی 6 ڕۆژدا لای کەم 19 کەسی لە عەفرین ڕفاندووە. بە پەیامارەکانی ناوەندی دۆکیومنتکردنی پێشلکاریەکان ئەو کەسانە لا ڕۆژانی 1 و 4 و 5 و 7 و 8 و 9 ئەیلول ڕفێنراون و چارەنووسیان نادیارە. کۆنسەی گشتی بزوتنەوەی شۆڕژگێڕی یەکگرتووی ژنان کە بەدەها لەبارەی کوشتنی ناریندگۆرانی تەمەن 8 ساڵ ڕاگەیاندراوێکی نووسراوی بڵاو کردەوە کە بەدەها ڕاگەیان لە سەردەمی دەسەڵاتی ئاکەپە مەحەپەدا کێشەی کرێکاران ژنان و منداڵان ڕۆژ بە ڕۆژ خراپتر دەبێت. هەروەها هەژاری ستەم کۆیلایەتی بێکاری دەستڕێژی و کۆمەڵکوژی دژی ژنان و منداڵان لە سەردەمی ئەم دەسەڵاتەدا گەیشتووەتە بەرزترین ئاست. هەروەها کە بەدەها ئاماژێ بۆ کوشتنی منداڵان جارێکی دیکە تشکی خستوتە سەر ڕزی و بوونی حکوومەتی ئاکەپا ماپا بە هەموو ئاراستەکانیەوە و دەڵێن بکوژانی نارین لە لایەن دەوڵەتەوە پارێزراون. ئەندامی بنەماڵەی سەلیم گۆران کە دەڵێن دۆستی
ئێمەیە لە پەیوەندی بەو دڕندەیەوە دەستگیر کراوە پێشینەی بازرگانی بە چەک و جەستەی ژنانی هەیە ئەوەشیان ڕاگەیاندووە سەرەڕای ئەوەی حکوومەت هەوڵیدا بە قەدەغەکردنی بڵاوکردنەوە کوشتنەکە پەردەپۆش بکات بەڵام ڕۆژنامەگەری ئازاد و ئەو فشارە کۆمەڵایەتیانە کە دروست بووە هۆی دۆزینەوەی تەرمی نارین دوای 19 ڕۆژ لە کۆتاییشدا کە بەدەها جەخت دەکاتەوە فاشیزمی ئەکەفە مەهەپە لە کۆنڤانسیۆنی ئەستانبول کە بە شێوەیەکی یاسایی ژنان و مناڵان دەپارێزێت با بیانووی ئەوەی کە لەگەڵ بنەمای بنەماڵی تورکدان ناگونجێت کشایەوە و بووە هۆی زیادبوونی دەستڕێژی و کوشتن لە دژی ژنان و منداڵان لە وڵاتدا و بەرگریکردن لە بکوژان نمونەیەکی سیاسی سیستەمی دەسەڵاتداری ئەکەفە مەهەپەیە. دەوڵەتی داگیرکەری تورک و سوپاکەی با هاوکاری و خیانەتی پەدەکە و بنەماڵی بارزانی هێرشێکی بەرفراوانیان بۆ سەر باشووری کوردستان دەست پێ کردووە لە بەرامبەر ئەو داگیرکاری و خیانەتکاریانەدا گەنجانی باشووری کوردستان لە شارۆچکەی چەمچەماڵ دژی داگیرکاریەکانی دەوڵەتی تورک و خیانەتی بنەماڵی بارزانی هەڵمەتێکی بڵاوکردنەوە و هەڵواسینی پانکارتیان لا شوێنە گشتیەکان ئەنجامدا گەنجان لە چەمچەماڵ پۆستەر و وێنەکانی ڕێبەری گەلی کورد و گەریلاکانی ئازادیان لە ناوەڕاستی بازار و شوێنە گشتیەکانی شارۆچکەی چەمچەماڵ هەڵواسی و کارتیان با دروشمی بنەماڵی بارزانی دوژمنی ناوخۆ و دۆستی جەلادەکانی گەلی کووردا بڵاو کردەوە. لە هۆڵی ڕێکخراوی ئازادبوون لە شاری سلێمانی بە دەستپێشخەری ڕێکخراوی ئازادبوون بە ئامادەبوونی ژمارەیەکی زۆر لە چالاکوانی مافی مرۆڤ و شارەزایانی جێنۆساید سێمینارێک سەبارەت بە مێژووی زارەکی بۆ دکتور پەروین نووری عارف نووسەر و ڕووناکبیر بەڕێوەچوو. دکتور پەروین عارف بەشداری سێمینارەکە بوو وتی مێژووی زارەکی لە لای کورد هێشتا ئەو شوێنەی نەگرتووە کە شایستەیەتی و جەختی کردەوە مێژووی زارەکی هەمان بەڵگا نامەسازی زانستێکی تازەیە کار لەسەر نەریتێکی کۆن دەکات کاتێک ڕووداوێک ڕوودەدات لەلایەن ئەو شاید حاڵی یەکەم کەس ڕووداوەکەی بینیوە و دەیگێڕێتەوە بۆ ئەوەی نەوەکانی دواتر کە ئەو کارە ساتیان نەبینیوە تێبگەن چی ڕوویداوە. هەروەها دکتور پەروین باسی لەوە کرد وەک پێویست کار بۆ ناساندنی بە جێنۆساید ناساندنی ئەنفاڵ و کۆمەڵکوژیەکانی کورد نەکراوە مەگەر لەم سەردەمەدا لا ڕێگەی مێژووی زارەکی و بەڵگەنامەی مێژووی هەوڵی لە ناوبردنی گەلی کورد ئەم تاوانە بگەینە دەرەوە هاوشێوەی گەلانی تر سەبارەت بە جێنۆسایدی سەر ئیزادیەکان. هەروەها دکتور پەروین جەختی کردەوە ئێمە وامان دەزانی کاتێک ڕاپەڕینمان کرد و بووین بە خاوەن حکوومەتی خۆمان جارێکی تر هیچمان بەسەردان نایە بەڵام هەمووان دەزانین 10 ساڵ لەمەو پێش داعش جێنۆسایدی خوشک و برا ئیزەدیەکانی کردین ئەو جێنۆسایدەی بەرامبەر ئیزەدیەکان کرا دەسەڵاتی کوردی نەیتوانی ئەو تاوانانە بکات بە مێژوویەکی زارەکی و کاری لەسەر بکات. ئەمڕۆ 325 ڕۆژ بەسەر ڕەفاندنی ڕۆژنامەنووس سلەیمان ئەحمەددا تێدەپەڕێت دوای 211 ڕۆژ ڕێگا بە پارێزەرەکانی درا سەردانی بکەن و بە تۆمەتێکی ناڕەوا پەدەکە ڕۆژی 29 تەمووزی ئەم ساڵ دادگایی کرد و سزای 3 ساڵ بەندکردنی بەسەردا سەپان. لە ئێستاشدا دۆسیەی براوەتە دادگای تەمیزی هەرێم. سلەیمان ئەحمەد ڕۆژنامەنووس و هەواڵسازی بەشی عەرەبی ئاژانسی ڕۆژنیوزە دوای ئەوەی بۆ بەشداریکردن لە پرسەی باوکی گەڕایەوە ڕۆژاوای کوردستان لە کاتی گەڕانەوەیدا بۆ باشووری کوردستان لە 25 تشرینی یەکەم لە دەواازەی فێخشاپۆر لە لایەن ئاسایشی پەدەکەەوە ڕفێنرا و دوای 211 ڕۆژ چارەنووسی ئاشکرا بوو. دوای 211 ڕۆژ لا بێسەر و شوێن بوونی دوجار لە 22 مانگی ئایاری ئەمساڵ پارێزەران توانیان چاویان پێ بکەوێت و بریکارنامەی بۆ واژۆ بکەن بۆ ئازادکردنی کار لەسەر کەیسەکەی بکەن. دوجار لە 29 تەمووز وێڕای ئەوەی سلەیمان ئەحمەد هەموو تۆمەتەکانی ڕەت کردبەوە دادگای دهۆک بە نادات پەروەری سزای 3 ساڵ زیندانی بەسەردا سەپان. دوای سەپاندنی سزاکە پارێزەرانی سلەیمان ئەحمەد دۆسیەکەیان ڕەوانەی دادگای تەمیزی هەرێم کرد و بڕیاری لەسەر دەدرێت لە داهاتوودا.
بافل تاالبانی سەرۆکی یەکێتی نیشتمانی کوردستان دوای کۆبوونەوەی لەگەڵ مەسعود پزیشکیان سەرۆک کۆماری ئێران لە سلێمانی ڕاگەیاندراوێکی بڵاو کردەوە لەبارەی سەردانەکەی پزیشکیانەوە. بافل تاالبانی ڕایگەیان ئەم سەردانە درێژکراوەی پەیوەندی قوڵ و لە مێژینەکەی نێوان ئێمە و گەلی کۆماری ئیسلامی ئێرانە. ئاماژەی بەوەشدا لە دیدارەکەمان لەگەڵ پزیشکیان جەختمان لە پابەندیەکانی هەرێمی کوردستان کردوتەوە بەرامبەر بە ئاسایش و سەقامگیری وڵاتانی دراوسێ بە تایبەت گەلی ئێران و دووپاتمان کردوتەوە ڕێگە نادەین و نامانەوێت هەرێمی کوردستان ببێتە جێگەیەک بۆ هێرشکردنە سەر سەروەریەکانی وڵاتانی دراوسێ بە تایبەت کۆماری ئیسلامی ئێران، بەڵکو ئەوەی ئامانجمانە و هەنگاوی بۆ دەنین فراوانکردن و پەرەپێدانی پەیوەندیە دێرینەکانمانە لا چوارچەوەی پاراستنی بەرژەوەندیە باڵا و نیشتمانیەکاندا. لە چەند ڕۆژی ڕابردوو لە سەروبەندی دووەم ساڵڕۆژی سەرهەڵدانی ژنجیان ئازادیدا 14 چالاکی پیشەیی مامۆستایانی کوردستان لەلایەن دادسەرای گشتی و شۆڕشی سنەوە دۆسیە یاساییان بۆ کراوەتەوە و بە ئامەبەستی دەستپێکردنی پرۆسەی لێپرسینەوە بانکهێشتی بەردەم دادگا کراون. باپێی ئەو زانیاریانەی بە تۆڕی مافەکانی مرۆڤی کوردستان گەیشتووە لە بانکهێشتنامەکەیدا کە لەلایەن لقێکی لێپرسینەوەی دادسەرای گشتی و شۆڕشی سنەوە بۆ ئەم 14 ئەندامە ئەنجومەنی پیشەیی مامۆستایانی کوردستان لا سنە نێردراوە بە هەر هەمویان ڕاگەیانراوە کە دەبێت تا ڕۆژی شەمەی داهاتوو 14 ئەیلولی 2024 بۆ بەڕێوەچوونی دانیشتنی لێپرسینەوە سەردانی ئەو بەشەی دادسەرا بکەن. لە بانکهێشتنامەکەدا تۆمەتی پلانگەڕی با مەبەستی تێکدانی ئاسایشی نیشتمانی بانگەشە دژ با حکوومەت و تێکدانی ئارامی و ئاسایشی گشتی ڕوبەڕووی ئەم چالاکە پیشەیانە کراوەتەوە. جیاماژەیە لە سەروبەندی دووم ساڵڕۆژی سەرهەڵدانی ژنجیان ئازادی و لە ڕۆژی ڕابردوودا شەپۆلێکی نوێی بانکێشکردن و دەست بەسەرکردنی چالاکان هاوڵاتیان و بنەماڵی دادخوازانی کوردستان دەستی پێکردووە و لایەن کەم 18 هاوڵاتی و چالاکی کورد لە شارەکانی مەهاباد، شنۆ، پیرانشار، دیواندەڕا، مەریوان و سەوڵاوە و بۆکان لایەن هێزەکانی وزارەتی ئیسلاحات و دەستگای ئیتلاعاتی سوپای پاسدارانەوە دەست بەسەر کراونەوە گوازراونەتەوە بۆ دەست بەسەرگا ئەمنیەکانی ئەم دوو دەستگا ئەمنیە. هەر لەسەر ئەم مژارە با پێی زانیاریەکانی ناوەندی هەواڵگیری کۆمەڵی مافی مرۆڤی کوردستان جەواد عەزیزی هاوڵاتی خانە نشینکراوی نیشتەجێی کرماشان کە لە بواری مافی خانە نشینکراوانە چالاکە لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمی ئێرانەوە لەو شارە دەست بەسەر و بۆ گرتوخانەی ئیدارەی ئیتلاعات ڕاگوازرایەوە. هیچ زانیاریەک لە سەبارەت با هۆکاری دەست بەسەری و جۆری ئەو تۆمەتانەی کە خراونە تاسۆی ئەم هاوڵاتیە لە ئێستادا لەبەردەست نییە. فەیساڵ میقداد وەزیری دەرەوەی سووریا هەر جۆرە هاوکاریەکی لەگەڵ تورکیا پێشکشانەوەی لە خاکی سووریا ڕەت کردوتەوە. ئەمەش لە میانەی گفتوگۆیەکی کراوەدا بوو کە میقداد لە قاهرە لەگەڵ کۆمەڵێک لە میدیاکار و نووسەرانی میسری لە بارەگای باڵوێزخانەی سووریا ئەنجامی داوە. فەیساڵ میقداد جەختی کردوتەوە هیچ مامەڵەیەک لەگەڵ لایەنی تورکیادا نابێت تا داواکاریکانمان جێبەجێ نەکرێت، وەک چۆن دیمەشق داوا دەکات ئەنقەرە لە خاکی سووریا بکشێتەوە و باز لە پشتیوانیکردنی ڕێکخراوە تیرۆریستیەکان بهێنێت لە پێناو ئاساییکردنەوەی پەیوەندیەکاندا. میدیا عەرەبیەکان سەبارەت بە هێرشێکی نوێی حیزبوڵڵای لوبنان بۆ سەر ناوچەیەکی ئیسرائیل و وڵامی سوپای ئیسرائیل زانیاری نوێ دەخەنە ڕوو. میدیاکان بڵاویان کردوتەوە حیزبوڵڵای لوبنان ژمارەیەکی هێرشی جیاجیا بۆ سەر چەند سەربازگەیەکی ئیسرائیلی ئەنجامداوە و هەروەها بۆ یەکەم جارە شارۆچکەی ڕۆژ لە ئیسرائیل کراوەتە ئامانج و ئاگر لە باکووری ئیسرائیل کەوتوتەوە. لە بەرامبەردا تۆپخانەکانی ئیسرائیل تۆپبارانی ناوچەی ڕاست نەقوڕا و جەرگەی شارۆچکەکانی ڕامیە و مەروهێنانیان کردووە. لای خۆیەوە سوپای ئیسرائیل لە بەیاننامەیەکدا ڕایگەیاندووە دوای ئەوەی لە ماوەی کاتژمێری ڕابردوودا لە ناوچەی ڕۆژاوای جەلیل نزیکەی 15 موشک دۆزرایەوە کە لە لوبنانەوە هاتوونەتە ناو خاکی ئیسرائیلەوە. بەشێک لە موشەکەکان ڕێگریان لێکراوە و هەندێکیان کەوتونەتە خوارەوە لە ناوچەکانی تەنیشت ماتۆسفا. جێگەی ئاماژەیە لە دوای سەرهەڵدانی جەنگی نێوان حەماس و ئیسرائیل لە ساڵی ڕابردوو ئەمە چەندەمین جارە ئیسرائیل و حیزبوڵڵای لوبنان هێرش دەکەنە سەر یەکتر.
ڕاین هەواڵ پاتریک ڕایدەر وتەبێژی وەزارەتی بەرگەری ئەمریکا پێنتاگۆن لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا سەبارەت بە گواستنەوەی کەشتی توێدر ڕۆزڤێلت زانیاری نوێ خستە ڕوو. پاتریک ڕایدەر ڕایگەیاند کەشتی ڕۆزڤێلت ڕۆژهەڵاتی ناوەڕاستی بەجێهێشتۆ و ئێستا بەرەو ناوچەی ئاسیا و زەریای هێمن دەڕوات. بڕیاری گواستنەوەی کەشتی فڕۆکە هەڵگرەکە نزیکەی 3 هەفتە دوای ئەوە هات کە ئۆستۆن وەزیری بەرگەری ئەمریکا فەرمانی دەرکرد بۆ ئەوەی کەشتی فڕۆکە هەڵگری ڕۆزڤێلت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بمێنێتەوە تاکو هاتنی کەشتی فڕۆکە هەڵگری لینکۆن و بۆ ئەوەی جێگەی بگرێتەوە. بارپرسانی ئەمریکایی ترسیان هەیە لە کاردانەوەی کوشتنی ئیسماعیل هەنیە. بارپرسی مەکتەبی سیاسی حەماس لە تاران لە مانگی تەمووزدا و ئێران هەڕەشەکانی خۆی بۆ هێرشکردنە سەر ئیسرائیل پێک بهێنێت. بەڕێزان هەواڵەکانمان پێشکەشکردن هەر شاد بن.